سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه. بەڕێزان ئینشاڵڵا جارە پێتان دەگەینەوە لە باسکردنی کەسایەتیەکی دیکە و نووسەرێکی دیکە لە نووسەرەکانی تاریخی ئیسلامی. ئەو نووسەرە ئیمامی ذەهەبی لەبارەیەوە دەفەرمووێتن چل ساڵی تەمەنی هەموو ڕۆژ چل پەڕەی نووسیوەتەوە. ئەو کەسەش چێیە؟ ئیمامی تەبەریە. ئیمامی تەبەری ئەو کەسە بوو کە بە نمونە دەهێنرایەوە لە بۆ کەسێک کە نووسینی زۆر دەنووسی. هەر کەسێک مەسەلەن نووسینی زۆر هەبا پێیان دەگوت دەڵێ ئیمامی تەبەری ئەوەندە نووسینی دەکەی. ئیمامی تەبەری ئەوەی کە جێی سەرنجە و پێویستە باسی بکەین ئەوەی کە دوو گەوهەری هەرە گەورەی پێشکەشی بە موسڵمانان کردووە تا ئێستا وەکو سەرچاوەکە ئەویش تەفسیرەکە و تاریخەکەیتی. مۆزوعی شاهدی مەلێرە چیرۆکی نووسینی ئەو دوو کتێبێ. ئایا ئەو دوو کتێبە چۆن نووسرا؟ خەتیبی بەغدادی لە کتێبەکەی دەجێرتەوە کە ئیمامی تەبەری بانجی قوتابیەکانی کرد پێشەوە ئەو دوو کتێبەی بنووسی هەستا بە کۆکردنەوەی قوتابیەکانی پێی فەرموون ئایا تواناتان هەیە لەگەڵم لە بۆ نووسینی تەفسیرێکی قورئان، یعنی سەرەتا ویستی تەفسیرەکەی بنووسی کە یەکەم تەفسیر و لەو کاتێک کە بنووسرێتەوە تا ئێستا تەفسیر کۆ نەکرابووە بەو شێوازەی و بۆ فراوانیەی. قوتابیەکانیشی پێیان فەرموو ئەندازەی ئەو تەفسیرەی چەند دەبیتن؟ ئیمامی تەبەریش فەرمووی لە 30,000 پەڕ دەمەوێت ئەو تەفسیرەی بنووسمەوە. قوتابیەکانیشی سەریان سۆڕما فەرمیان ئەوەی ئەتوو دەیەڵێی تەفسیرێک 30,000 پەڕبی تەمەنمان هەمووی دەبا و کتێبەکەش تاو نابیتن، یعنی ئامادە نەبوون بەوەندە پەڕی لەگەڵیدا بنووسنەوە. ئیمامی تەبەری ناعیلات هەستا بە نووسینەوەی تەفسیرەکەی لە 3,000 پەڕە بۆ هۆی نەبوونی هیممەتی تەڵەبەکانی بۆ ئەندازە زۆرەی. یعنی ئیمامی تەبەری هەستا دەقات کورتتری کردەوە. بۆ نمونە ئەو تەبعی کە ئەمە لێرە هیتمانە 15 مجەلەدە، یعنی لە 3,000 پەڕیەکەی 15 مجەلەدی لێ دەرچوو. ئەگەر جاران دەیکەین چکە گوتمان دەقاتێکم کردەوە دەبواە ئێستا تەفسیری تەبەری لەو مەکتەبی ئێستا لە بندەسمە 150 مجەلەد بواە 150 مجەلەد کە تا ئێستا تەفسیری بۆ شێوازەی نەبووە. ئەو جارە ئیمامی تەبەری لە دوای تەفسیرەکەی کە لە 3,000 پەڕ نووسیەوە تەڵەبەکانی کۆ کردو پێی فەرموون تواناتان هەیە تاریخی عالم بنووسینەوە لە ئادەمەوە تاکو ئێستا؟ دووبارە تەڵەبەکان فەرمیان چەندی پێدەچیتنەوە تاریخە؟ ئیمامی تەبەریش فەرمووی نزیکی 30,000 پەڕی تێدەچی. تەڵەبەکان هەمان ئەو وەڵامیان دایەوە کە لە تەفسیرەکەی وەڵامیان داوە وتیان تەمەنمان تەواو دەبێ و کتێبەش تەواو نابێت زۆرە. ئیمامی تەبەری وتە گەوهەراسایەکەی فەرموو بە تەڵەبەکانی فەرموو ئینا لله وئینا ئیلەیه راجعون، بەڕاستی هیمەت مردووە و هیمەت نەماوە. ئیمامی تەبەری دووبارە هەستا بە نووسینەوەی تاریخەکەی لە 3,000 پەڕ، یعنی دووبارە لە 15 مجەلەدی. یعنی ئێستا لە بۆمان بە دیار دەکەوی ئەگەر تەڵەبەکانی ئیمامی تەبەری هەندێک هیممەتیان بەرزتر بواە مێژووی ئیسلامی و تەفسیری ئیسلامی خاوەنی تەفسیرێکی 150 مجەلەدی و تاریخەکی 150 مجەلەدی بوون کە لە هەموو دنیاداشتیەوە هانەبووە. ئەو دوو بەسەر هاتەمە لە بەرچ گێڕاوە ئەوەی جێ سەرنجە لێرە ئەوەیە کە ئیمامی تەبەری تەڵەبەکانی خۆی لەلا هیممەت نزم بووە لە کاتێک ئەو تەڵەبانە لەگەڵی 6,000 پەڕیان نووسیتەوە دەکات 30 مجەلەد. ئەدی ئەگەر ئیمامی تەبەری تەڵەبەکانی ئێستای بدیت باە بۆ شێوازەی دەبووە چی بفەرموو بە بەو هیممەتەی پێیان بڵێ هیممەت نزمن ئەدی ئێستا ببینی دەبی چ بڵێت. لە کۆتاییدا دەڵێن اللهم إنا نسألك همة العالية. السلام عليكم ورحمة الله.